یەکێتر لەو شتانەی کە سەجدە بۆ خوا دەبەن بریتیە لە چی؟ بریتیە لە دارەکان. ئەو دارانەی کە تۆ دەیبینی هەمووی سەجدە بۆ خوا دەبە. بەخوا ئەو دار و بەردەی کە خانووەکەت پێ دروست کردو هەمووی سەجدە بۆ خوا دەبە، هەمووی ئاگە خوا دەناسێ، بەڵام تۆ نازانی چۆنە. شەرمەزاری نییە بۆ ئێمە کە خوامان لەبیر چووە ئەمانە سەجدە بۆ خوا بەرن. دار و بەرد، خۆر و مانگ و ئەستێرە و دارەکان و گژ و گیاکان هەمووی سەجدە بۆ خوا بەرن. شەرمەزاری نییە بۆ ئێمە کە خوامان لەبیر چووە. خوا دەفەرمێەوە شەجەر. شەجەر چییە؟ ئەوەی عەرەبی زانین دەزانن شەجەر یعنی چی؟ دار یعنی دار. خوای گەورە دەفەرمێ والنەجم والشەجەر والشەجەر یەسجودان. یەسجودان. نەجم دوو معنای هەیە، زانایان دەفەرمون. یەکێک لە معناکانی ئەستێرەکانە کە باسمان کرد. معنای دووەمی ئیمامی عەبدوڵای کوڕی عەباس ڕەزای خوا لێبێ، ئیمامی سەعیدی کوڕی جوبەیر و ئیمامی تەبەری و ئیمامی شەوکانی دەفەرمون ئەم قەولە ڕاجیح و بەقووەتە. والنەجم والشەجەر یەسجودان. نەجم لەوێدا مەبەست پێی گژ و گیایە، پوش و پەڵاش. کەواتە بەپێی قورئانی پیرۆز دارەکان هەرچی دارێ لەسەر زەویدا، هەرچی گژ و گیا هەیە، پوش هەیە، پوش و پەڵاش، دڕک و داڵ هەیە، هەر هەمووی سەجدە بۆ خوا دەبێت. هەمووی بەندایەتی بۆ خوا دەکات، هەمووی ملکەتی خوایە. گیایەک سەجدە بۆ خوا دەبات، دارێک سەجدە بۆ خوا دەبات، پوشێکی وشک، دڕکێکی کە ئازاری مرۆڤ ئەدات سەجدە بۆ خوا دەبات. بەڵام تۆ ئامادەنی سەجدە بۆ خوا بەری؟ ئەوەندە خۆت بە گەورە دەزانی؟ بەخوا دڵنیا بە لەوە. خوای گەورە دەفەرمێ وەلیلاه یەسجد من في السماوات والأرض طوعا وكرها وظلالهم بالغدو والآصال. هەمووی ئاەتی قورئانە. هەرچی لە ئەرز و ئاسمانە سەجدە بۆ خوا دەبات. حتا سێبەرەکەی تۆی نوێژنەکە سەجدە بۆ خوا دەبات. وظلالهم، سێبەری دار و بەردەکان، سێبەری شاخەکان، سێبەری هەرچی شت هەیە، هەرچی سێبەرەکانیش هەیە سەجدە بۆ خوا دەبن. سێبەرەکان سەجدە بۆ خوا دەبن. باشە بۆ شەرمەزاری ناتگرێ بە خۆتان ناچیتەوە نوێژ نەکەر. ئیمان زەعیف، نوێژی بەیانی ناکەی، لەخوا ناترسی بیرێکت ناکەوێتەوە بۆ قەبر و قیامەتی خۆت. ئەم هەموو گژوگیایە، ئەم هەموو پوش و پەڵاشە، ئەم هەموو دارە سەجدە بۆ خوا دەبن. بەڵام تۆ دڵت داناچەڵکی. سێبەری دارەکان و هەموو سێبەرەکانی تریش سەجدە بۆ خوا دەبن. بەیانیان و ئێواران بالغدو والآصال. خوای گەورە دەفەرمێ بەیانیان و ئێواران سێبەرەکانیشیان سەجدە بۆ ئێمە دەبن. تۆی نوێژ نەکەر پێت خۆش بێ پێت ناخۆش بێ، سێبەرەکەت سەجدە بۆ خوا دەبا وەکو تۆ مجریم و خوانەناس نییە.